سڵاتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی بازنەی هەڵبژاردن لە بەرنامەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردن لە تەلەڤیزیۆنی سلێمانی و من دیلمان خەستەوم لەگەڵتان دەبم بۆ قسەکردن لەبارەی ڕۆڵی ئافرەت لە کایە سیاسیەکاندا بە تایبەتی تر لە ئامانج و ئەجندا و پەیڕە و پرۆگرامی پارتی دیموکراتی کوردستان وەکو پارتێکی لە مێژینە تا چەند هەوڵ درراوە ئافرەتان لە کایە سیاسەکاندا بەشدار بن و تایبەتتر ئێستا ئێمە لە سەروبەندی هەڵبژاردنەکانداین تا چەند لە هەڵبژاردنەکاندا ئافرەت بەشداری پێکراوە و ئەفزەڵیت بە ئافرەتانیش دراوە. ئەمڕۆ لەگەڵ بەڕێز لیا سەیفەدین وەکو ئەندامی سکرتارێتی یەکێتی ئافرەتانی کوردستان قسە و باس لەم بژاردەیە دەکەم. بەڕێز لیا بەخێربێت. سپاس دەکەم. سپاس بۆ جەنابتان. سپاس بۆ ئێوە. پرسیاری دەستپێک بەو شێوەیە دەست پێ بکەم. بەشداریکردنی ئافرەت لە کایە سیاسەکانی پارتی دیموکراتی کوردستاندا و تایبەتتر وەکو ئەولویات وەکو با بڵێن دەسەڵاتێکی تەواوکەر لە کایە سیاسەکاندا تا چەند ئافرەت ڕۆڵ و پێگەی خۆی هەیە لە نێو پارتیدا. هەڵبەتە کاک دیلمان ئەگەر ئێمە باسی سەرەتا باسێکی کای سیاسی بکەین، کای سیاسی کایەکی زۆر گرنگە لە کۆی کایەکانی ژیان، یعنی گرنگی خۆی هەیە و کایەکی ڕەگەزینیە، یعنی سیاست بابەتێکی ڕەگەزینیە تۆ وابەستێکی بە ڕەگەزینێرە و یاخود ڕەگەزینەوە و گرنگ و پێویستە لە پرۆسەی سیاسی لە مەجای سیاسی ئافرەتان و پیاوان وەکو یەک لەسەر ئەساسی توانایە و لەسەر ئەساسی هزر و لەسەر ئەساسی ئەوەی کە پرۆژەی چییە چۆن وەبەرهێنانەکات وەکو تاکێک لەم کۆمەڵگایە پێویستە بەشداری بکەن. بۆیە ئەمە پرۆسەیەکی زۆر گرنگە ئافرەتانیش طبعاً ئافرەت وزەیەکی تایبەتی هەیە و گرنگە ڕۆڵی پێ بدرێت لە کای سیاسی. ئەنجا پارتی دیموکراتی کوردستان چۆن ئەم ڕۆڵی بە ئافرەتان داوە، چۆن بەشداری بە ئافرەتان کردووە لە پرۆسە سیاسیەکاندا بە تایبەتی. ئەگەر وەڵامیان پرسیاری جەنابتان بینەوە چییە وەڵامەکەی؟ لە سەرەتای طبعاً دروستبوونی پرۆسەی سیاسی بە تایبەتی لە سەرەتای دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا ئافرەتان ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە مێژووی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و مێژووی سیاسی کورد ڕۆڵێکی بەرچاویان هەبووە. ئەگەر باسی ئەوە بکەین چۆن ئەم زمینە سازیە کراوە بۆ ئافرەتان، ئەگەر سێری مێژووی پارتی دیموکراتی کوردستان بکەی لە دوای 4 ساڵ لە دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ بڕیاریەوە دراوەکە ڕێکخراوێکی تایبەت هەبێ و زەمینە سازیەکی لەبار هەبێ بۆی کە ئافرەتان بتوانن ڕۆڵی خۆیان بگێڕن و بتوانن ڕۆڵیان هەبێ لە پرۆسە سیاسیەکاندا و ئەگەر سێرێکی کۆنگرەی 2 3 و 4 و یعنی کۆنگرەکانی سەرەتای پارتی دیموکراتی کوردستان بکەی ئافرەتمان هەبووە بەشداری کۆنگرەی کردو، ئافرەتمان هەبووە لە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئافرەتی نوخبە و دیاریش بوون. ئەمە پێمانەڵێت کە پارتی دیموکراتی کوردستان بە بڕوای بەتواناکانی ئافرەتان هەبووە زەمینە سازیەکی باشیشی بۆ ئافرەتان دروست کردو بۆی بەشداری بکەن وە لە ئێستادا کە وردە کۆمەڵگا تەوژمێک ڕۆی لە هەرێمی کوردستان کردووە کە پێویستە هەرێمی کوردستانیش خۆگونجاندنی هەبێ لەگەڵ ئەو تەوژمانی کە ڕووی لە ناوچەکە کردووە زەمینە سازیەکە زیاتر بۆ بەشداری ئافرەتان لە پرۆسە سیاسیەکاندا. ئەگەر باسی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان بکەین ڕێژەی بەشداری ئافرەتان لە کۆنگرە لە کۆمیتەی ناوەندی لە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستاندا و لە هەیئەی لقەکان و مەکتەبی ڕێخستن و تا ڕێکخراوەکانیش ڕێژەکە بەرزتر کراوەتەوە. ئەمە پێمانەڵێت کە پارتی دیموکراتی کوردستان پێویستی بە توانای ئافرەتان هەیە و ئەوێت ئەم توانایە بێتە پێشەوانێ ڕۆڵ بگێڕێت و دەستی هەبێت لە بەرەو پێشخستنەکانی پرۆسەی سیاسی و بنیادنانی و حکومڕانی لە بەڕێز لیا ینی لە ئێستادا قسێک هەیە لە هاتنە پێشەوەی جیلێکی تازە بۆ دەنگدان هۆشیارکردنەوەی ئەم جیلە تازە کە دێنە نێو پرۆسەکەەوە و یەکەم دەنگدانیشە دەتوانن بەشدار بن لە هەڵبژاردندا. تا چەند ئێوە وەکو ئافرەتان هەوڵتان ناوە لێکتێگەشتن بەرچاوڕوونی بۆ ئافرەتانە بدەن کە دەیانەوێت لە هەڵبژاردندا بەشداری بکەن؟ لەبەرەوەی گەنجی ئێستا بە تایبەتی ئەوەی کە ئێستا و ئەم لەم پرۆسەی ئەم جارەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا
دەتوانن دەنگ بدەن بەڵێ. و ڕۆڵیان هەبێت لە بنیادنانی حکومڕانی عێراق بەڵێ. دەتوان ڕۆڵیان هەبێت بە دەنگەکانیان ئەوان ئەتوانن بربژێرەکانی هەرێمی کوردستان و ئەو کەسانی کە داکۆکی لە مافی کورد دەکەن بنێرنە بەغداد و داکۆکی لە مافی کورد بکەن ئەوان ئێستا ڕۆڵیان هەیە ئەنجا چۆن تۆ کار لەسەر ئەم جیلاکەی ئێمە چۆن کارمان لەسەر کردووە ئەم جیلە جیلێکن دەتوانین بڵین لەبەرەوەی جیلی ژیری دەستکردن باشە ئەمان ئەو جیلن کە زۆر گوێ ناگرن واتە ئەوان لەگەڵ ئەو تەوژمە خێرایی تەکنەلۆژیایە مێشکیان خێراتر ینی چالاکترە خێراتر کار دەکات ئەوان زیاتر گوێ ناگرن گوێ لە قسە ناگرن گوێ لە دروشمەکان ناگرن ئەوان سیر دەکەن بزانن تۆ چیت کردووە پرۆژەت چییە و خۆشبەختانە ئێمە بەڵێ خۆشبەختانە پارتی دیموکراتی کوردستان ئەوەندە پرۆژەی گرنگی هەبووە لە ڕابردوودا کە بەڵێنی دا و بەڵێنەکەی جێبەجێ کردووە پرۆژەکانی لە خزمەتی گەنجان و لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە لە خزمەتی تاک بە تاکی کووردە لە دەتوانین بڵین لە پارچەکانی تریش چونکە بەو داکۆکیکردنەی کە لە بەغداد لە کورد کراوە ئەمە وای لە گەنج کردووە کە ڕووی لە پارتی دیموکراتی کوردستان بێت ئەمە وای کردووە کە دەتوانین بڵین لە ناو گەنجاندا هاتنە پێشەوەیەکی باش و بەرچاو هەیە بۆ باش ئەم هاتنە پێشەوەی بەرچاوی کە بەڕێستان باسی دەکەن تا چەند پارتی هەوڵیاوە لە متمانەی ئەو هاتنە پێشەوەیە بتوانێت گەنجێکی نوێ و گەنجێکی کارا و کارامە و ئافرەتێک و نەوەیەکی چست و چالاک و چاوکراوە بنیاد بنێت دروستکات ئەوەی بۆ ئێمە جێگەی دڵخۆشیە ئێستا دەنگدەری ئێستا ئەو جیلێک کە ئێستا دەنگەدات جیلێکی هۆشیارە و هۆشیارانەش دەنگەیات و کاتێکە بیەوێت دەنگ بە لایەنێک بدات یاخود دەنگ بە کاندیدێک بدات سەرەتا پرسیاریەوەی لێکا پرۆژە چییە بە تایبەتی بۆ منی ئافرەت بۆ منی گەنج و خۆشبەختانە لە ڕابردووشدا و لە ئێستاشدا پارتی دیموکراتی کوردستان بۆ گەنجان چی هەبووە دەرفەتی کاری هەبووە بەو پرۆژانی هەڵبەتە حکوومەتی هەرێمی کوردستان هەر پرۆژەیەک جێبەجێ بکات لە هەرێمی کوردستاندا ئەم پرۆژەیە دەرفەتێکی کار دەڕەخسێنێت بۆ کۆمەڵێک گەنج ئەمە وا لە گەنجەکە جارێکی تر بێتە پێشەوانێ جارێکی تر دەنگ بە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان با چی بۆ ئافرەتان کردووە یاخود دەرفەتی خوێندن خۆشبەختانە ئێستا زەمینە سازیەکی زۆر باشەیە و دەرفەتێکی خوێندنی زۆر باش واڵاکراوە بەڕووی گەنجەکانماندا هەم لە ناوخۆی کوردستان هەم لە دەرەوە ینی ئەم زەمینە سازی وای کردو جارێکی تر هەم دەتوانی گەنجان پێ بگەێنیت هەمەتوانی نوخبەیەکی باش لە گەنج دروستکەی بۆی خزمەتی ئەم وڵاتە بکەن هەمیش زەمینە سازی بۆ بڕخسێنیت ئەجا وەڵامی پرسیاری دووەمت بدەمەوە چۆن زەمینە سازی بۆ ئافرەتان کراوە ئافرەتان چۆن ڕوو لە پارتی دیموکراتی کوردستانەکەن ئەو زەمینە سازی کە بۆ ئافرەتان کراوە ئەوەیە کە دەرفەتیان پێدراوە و زەمینە سازی کراوە بۆی بەشداری سیاسیان هەبێ بەشداری حکومڕانیان هەبێ چونکە ئەگەر هەر لەسەر کاندیدەکان قسە بکەین پارتی دیموکراتی کاندیدەکان واز دەوێت باشە چونکە کاندیدەکان هەر پرسیارەکە لە پرسیارەکانم لە جەنابتی دەکەم بەڵام پرسیارێکی دیکە ینی ئێستا ئێمە پێویستمان بە ئافرەتێک هەیە چاوکراوە بێت لە سیاستکردنە چاوکراوە بێت لە ڕفتارکردنە و وەکو لە نێوەڕۆکی قسەکانی جەنابیشتا دیارە پارتی هەوڵیاوە ئافرەت لەو چەق بەستووەی کە هەیە دەربازی کات ئایا ئێمە دەتوانین بڵین لە دوای ئەم ئافرەتانەوە کە ئێستا وەکو جەنابتان تێگەشتون لە نێو حزب و لە نێو سیاسەتی پارتیدان بۆ ئایندە ئێمە ئافرەتی کەمان بنیاد ناوە هەڵبەتە ئێستا ئەگەر لە خوارەوە بۆ سەرەوە بڕۆین ئەجا لە سەرەوە بینەوە بۆ خوارەوە باشە کۆمەڵێک ئافرەتمان هەیە لە نێو ڕێکخراوەکاندا یاخود لە نێو جونگەکانی دیکەی حەزبدا لە نێو ئۆرگانەکاندا توانە و لیاقەیەکی بەو شێوازەیان هەیە بەو شێوازە خۆیان پەروەردە کردووە و پەروەردە کراون چونکە پەروەردەکردنەوەی کە تۆ بێ زەمینە سازی بۆ بکەیت و خۆ پەروەردەکردن ئەوەیە کە تۆ تا خۆت تا چەند توانات هەیە تا چەند ئارەزوود بۆ ئەوە هەیە کە لەم بوارەدا خۆت بەرەو پێشبەری ئافرەتی بەو شێوازەمان هەیە بەو شێوازە پەروەردە کراوە خۆی پەروەردە کردووە دەتوانین بڵین دەتوانی تۆ سەرکردایەتی ڕێکخراوێکی پێ بسپێری یاخود بینێریتە پەرلەمان داکۆکی لە مافەکانت بکە یاخود بیکەیتە وەزیرێک بەشێک لە
وەزارەتەکانی هەرێمی کوردستانی پێ بسپێری یعنی ئەمە لە خوارەوە بۆ سەرەوە باسەکەم یعنی ئافرەتی لەو شێوازەمان هەیە کە دەتوانی متمانەی پێ ببەخشیت کە کارێکی پێ بسپێریت بەو پەڕی توانایەوە بۆ پەڕی لێ هاتووی و ئەو داهێنانانەی کە کردوێتی دەتوانە خزمەتیان وڵاتە بکە لەسەرەوە بۆ خوارەوە ئەو ئافرەتانی کە ئێستا لە قیادەی ئەگەر باسی سیاسیکەین لە قیادەی سیاسین خزمەتێکی زۆر بەرچاو بە ئافرەتانەکەن وە زەمینە سازیکی باشیشیان بۆ ئافرەتانی خوارەوە لە ئافرەتانی ئۆرگانەکانی وە داکۆکی کارێکی زۆر سەرسەختی ئافرەتانیشن بە تایبەتی جارێکتر باسیەوە بکەین کە ئێمە لە کۆنگرەی چواردە ئەم ڕێژەیە بەرز کراوەوە ئێستا کار لەسەرەوە کرێ ڕێژەکە جارێکی تر بکرێتە دووقاتی ئەوە ئەمە داکۆکیکردنی ئەو ئافرەتانەی کە لە قیادەی پارتی دیموکراتی کوردستان و ئەگەر باسیەوە بکەین ئێمە کۆمەڵێک ئافرەتمان هەیە وەزیرە و ئافرەتمان هەیە نوێنەری ینی ئەو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان کە لە دەرەوە نوێنەری هەرێمی کوردستانە ئافرەتە ئەو جارێکی تر وەکو ئافرەت داکۆکی لە مافەکانی کورد ئەکات باشەکەواتە لیا سەیفەدین دەڵێت پارتی بە شێوەیەکی چەقبەستوانە کار لەسەر ئافرەت ناکات بە شێوەیەکی فراوانیانە هەر ئافرەتێک و لە کایەکی سیاسیدا ئەگەر پێویست کات ئافرەتەکە بەشداری پێکراوە و قۆڕخکاری نەبووە لە نێوان ئەوەدا کە بوترێت بۆ نمونە وەزارەتێکە هەر دەبێت پیاو بەڕێوەی بەرێت نەخێر لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان کەسایەتەیە کە ئافرەتێک بێت لەو کایەدا خۆی ببینێتەوە بێگومان ئەمە گرنگە ئەمە لە پەیڕۆ و پرۆگرامی پارتیدا کاری لەسەر دەکرێت و پێتان وایە پارتی لەسەر بەردەوام وەکو بەرنامەی خۆی نوێکردنەوەی هەیە یعنی ئەگەر ئێمە سەرنج بین لە 16 ئابی 46ەوە کە پارتی دروست دەبێت لەگەڵ قۆناغەکەدا وەکو جەنابتان گوتان بەشداری بە ئافرەت دەکات بەڵام 46 لەگەڵ 2024 قۆناغەکە زۆر گۆڕە وایە لەگەڵ ئێستادا ئێمە دەبێت سەردەمێکی نوێ دروستکەین کە لە 25 داین باشە لە 25 بۆ 26 دەبێت ئافرەتێک بهێنینە قۆناغەکەەوە کە پەروەردە کرابێت کە بتوانین خزمەتی باشتری نەتەوە نیشتیمانەکە بکات پارتی دەیەوێت لەگەڵ ئەم نوێکردنەوەیدا بەردەوام خۆی نوێکاتەوە بەردەوام ئافرەتی کارە و کارامە بێنێتە پێشەوە بەڵێ بێ نوێکردنەوەی بکات و لە پرۆژەشیا هەیە و هەمیشەش بەردەوام بۆ باشە لیاخان باس لە بەشداریکردنی ئافرەتکەین لە بەتایبەتی تر لە هەڵبژاردنەکاندا بەشداریکردنی ئافرەت لەم هەڵبژاردنەدا کە ئێمە ئێستا لە سەروبەندی هەڵبژاردنەکانداین بەشداریکردنەکەیان تا چەند بەشداریکردنی کارامەیانەیە و تا چەند هەوڵیان ناوە متمانە لە لای دەنگدەرەکانی خۆیان دروستکەن هەڵبەتە بەشداری ئافرەت لە لای پارتی دیموکراتی کوردستان بەتەنها لەبەر سیستەمی کۆتا نییە باشە لەبەر ئەوەیە کە بڕوای بەتوانەکانی ئافرەتان هەیە و پێی وایە بە شێوازێکی کارامەیی دەتوانن ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن لە بەتایبەتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەو شێوازە بێت کە داکۆکی لە مافەکانی کورد بکەن ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم دەتوانن کاریگەری دروست بکەن بۆ هەمواری بەتایبەتی ئەو یاسایانەی کە پەیوەندیدارە بە مافەکانی ئافرەتان و دەرفەتی یەکسانی کە بۆ ئافرەتان بڕەخسێت دەتوانن پێداگیری بکەن بۆ هەموارکردنەوەی ئەو یاسایانە تا بتوان خزمەتێکی باشتر بە ئافرەتان بکەن بۆیە لەسەر ئەو ئەساسە پارتی دیموکراتی کوردستان بربژێرەکانی خۆی هەڵبژارد و وەکاندیدی کردوون بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دڵنیام دەنگدەری ئێمەش بە تایبەتی ئافرەتەکان لە ئاستی ئەو هۆشیاریەدان کە دەنگ بە کاندیدا ئافرەتەکان بدەن دەنگ بەو کاندیدا ئافرەتە بدەن بە تایبەتی کە داکۆکی لە مافەکانی ئەوان دەکات لە بەغداد باشە کەواتە ژینگەی کوردستان ژینگەیەکی لەبارە بۆ ئەوەی وەکو گوتم ئێمە بتوانین ئافرەتێکی باش بنێرینە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و گرفت بۆ توانەکانی ئەم ئافرەتانە دروست نەبێت لە کایە سیاسەکاندا بەشداری بکەن وەکو لە دەستپێکی قسەکانی جەنابیشتا لە چەند خاڵێکی کەدا وەکو حکومڕانی قسەیان لەسەر کرا بەڵام لە ئێستادا هەڵبژاردنەکانە یعنی لەم هەڵبژاردنانەدا هاوڵاتیان چین و توێژەکان شان بەشانی پیاوان ئەگەر زیاتر نەبێت چاویان لە ئافرەتەکانە لەبەرەوەی لە ڕابردووە ئەو ڕۆڵەمان لێبینیون پێشووتر کە چۆن بابەتێکی گرنگەیە کاک دیلمان بەشداری پارتی دیموکراتی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە تەنها بۆ کوردستان گرنگ نییە بۆ پرۆسی چونکە ڕۆڵێکی گرنگیە بۆوە یەکێک بووە لە بنیاتنەرانی پرۆسی سیاسی عێراق پارتی دیموکراتی کوردستان بۆیە گرنگە زۆر گرنگە بربژێرەکانی ئێمە
لە پەرلەمانی عێراق بن بۆچی لەبەرەوەی ڕۆڵێکی زۆر بە چاویان بینیوە لە بەتایبەتی ئەو یاساکانی نەوت و غاز و بودجە ڕۆڵێکی زۆر گرنگیان بینی و ڕۆڵێکی زۆر گرنگتریان بینیوە لە داکۆکیکردنی هاوڵاتیانی عێراق و لەگەڵیا لە مافە دەستوری و یاساییەکانی کورد بۆیە زۆر گرنگە نوێنەرانی ئێمە لەوێ بن و ئەو ڕۆڵەشیان بەباشی گێڕاوە ئەمە یەکێک لە خاڵەکان خاڵێکی تر نوێنەرەکانی ئێمە لە بەغداد ڕۆڵی ئەویان گێڕاوە کە نێوەندگیریان کردووە لە نێوان حزبێ سیاسیەکانی عێراقدا و نێوەندگیریان کردووە لە نێوان دەتوانین بڵین پرۆسی سیاسی عێراق و وڵاتانی دراوسێمان دەتوانین بڵین ڕۆڵێکی ئاشتی خوازانەیان بینیوە و نێوەندگیریەکی زۆر باشیان کردوە بۆیە ئەمە گرنگە ئەمە گرنگە هەم بۆ ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەم بۆ دەنگدەری ئێمە کە بزانێت بۆچی گرنگە نوێنەرەکانی ئێمە پارتی دیموکراتی کوردستان بەردەوام لەگەڵ حەزب و لایەنەکانی دیکەدا جیاواز بیری کردوێتەوە هەمیشە جیاواز بیری کردوێتەوەوانێ لەبەرەوەی هەمیشە داکۆکی لە مافە دەستوری و یاساییەکانی کورد کردووە هیچ کاتێک سازشی لەسەر مافەکانی کورد نەکردووە باشە ئەمە خاڵێک بوو جەنابتان باش باسی دەکەم من خاڵێکی دیکەش باسی دەکەم کە پارتی هەمیشە هەڵدیاوە ئافرەت زیاترین بەشداریکردنی هەبێ وەکو حەزب و لایەنەکانی دیکە کەمترین ئافرەتی پێ بەشداری نەکردووە لە هەڵبژاردنەکان هەمیشە زۆرترین ئافرەتی چونکە بڕوای بەوە هەبووە بە تایبەتی ئافرەتان لە بابەتی پرۆسەی ئاشتیە لە پرۆسەی ئاشتیە ئافرەتان ڕۆڵێکی گرنگیانەیە بۆیە گرنگە ئێمە لە بەغداد بەشداری بەم ئافرەتانە بکەین چونکە پارتی لەو لە وێنە گەورەکە و سەیری ئەم پرۆسەیەکە بۆیە لەبەر ئەم پرۆسەیە لەبەرەوەی بڕوای بەتوانەکانی ئافرەتانێک کە هیچ کاتێک سازش لەسەر مافەکانی کورد بۆیە ئەو زمینە سازی بۆ ڕۆڵی جەنابی سەرۆک چۆنە لەو ڕوانگەیەوە هەڵبەتە جەنابی سەرۆک دەتوانین بڵێم باوکێکی نەتەوەی و نیشتیمانی بووە بە تایبەت بۆ ئێمەی ئافرەت و هەمیشە لە کۆبوونەوەکانمان لەگەڵ جەنابی سەرۆکدا هەمیشە ئافرەتانی کردوتە نمونەی بوێری و خۆڕاگری و بەرخودان هەر لە شۆڕشی ئەیلولەوە هەر لە دروستبوون و لە سەرەتای دروستبوونی نەتەوایەتی و لە سەرەتای دروستبوونی کورد هەمیشە باسی ئافرەتان دەکات وەکو پێشمەرگەیەک وەکو ئیلهام بەخشێک بۆ نەتەوە و نیشتیمان بۆیە ڕۆڵی ئەو سەپۆرتکردنی ئەو پشتیوانیکردنی ئەو بۆ منی ئافرەت ینی واز لە کاری سیاسی و پرۆسی سیاسی واز لەوە بێنەکە من کادرێکی ئەم حیزبم وەکو ئافرەتێک بۆ من زۆر گرنگە جەنابی سەرۆک وەکو باوکێکی نەتەوەی و نیشتیمانی باوکایەتی بۆ ئێمە کردووە وەکو قەڵایەکی گەورە لە پشتی ئێمەی ئافرەت وەستاوە پێی وتون ئێوە کار لەسەر توانەکانتان بکەن ئێوە پرۆژە گرنگەکانی خۆتان بخەنە خزمەتی ئەم وڵاتە منیش وەکو پێشمەرگەیەک لە پشتی ئێوە هاوەستە بەڵێ ئافرەتانیش پرۆژەیان هەیە پلانی باش داهێنن بەڵێ هەڵبەتە ئافرەتان پرۆژەی گرنگیە بە تایبەتی بۆ ئەم جارەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرۆژەی زۆر گرنگی هەیە و لەو کارنامەی کە پارتی دیموکراتی کوردستان هەیەی بۆ ئەم هەڵبژاردننی ئەم جارە بەڕوونی ئەوە ڕوون کراوەتەوانێت کە بەردەوام هەوڵ بۆ دەرفەتی یەکسان دەدات بۆ ئافرەت باشە جەنابتان ئەندامێکی سکرتاریەتی یەکێتی ئافرەتانی کوردستانن ڕۆڵی یەکێتی ئافرەتان لەم ڕوانگەیەوە چۆنە و تا چەند هەوڵیان ناوە لە ژێر سایە و سێبەری ئەو پەیڕۆ پرۆگرامی جەنابی سەرۆکدا زیاترین گرنگی بەم خاڵانە بدرێت هەڵبەتە یەکێتی ئافرەتان لەبەرەوەی لەسەر دەستی باوکی نەتەوەی و ڕۆحیمان بارزانی نەمر دامەزراوە و ئەو کاتە دنیابینی ئەو بۆ ئافرەتان جیاواز بووە لە هەر حیزبێکی تری سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو هەنگاوی ئەو ناویەتی لەو سەردەمەیە هیچ حیزبێکی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نەیتوانیوە هەنگاوی لەوە نەکردووە بیری لەوەش نەکردو نەیتوانیوە هەنگاوێکی وابڵێ ئەمە بۆ خۆی سەرچاوی ئیلهام بەخشیە بۆ ئێمە کە ئێمە بتوانین بەردەوام بین و نەپچراوانە و لێ نەپساوانە لە یەکێتی ئافرەتانە بەردەوام بین یەکێتی ئافرەتانی کوردستان مێژووی خەباتی و مێژووی بەردەوامیەکەی و مێژووی خزمەتکردنی بۆ ئافرەتان و بۆ پرسەنەتەوەی و نیشتیمانیەکان لە نیو سەدە تێپەڕیوە باشە دەتوان بڵێم کۆنترین ڕێکخراوی پرسەکانی ئافرەتانە و درێژترین تەمەنی هەبووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ خزمەتکردن بە ئافرەتان
بۆیە ڕێکخراوی یەکێتی ئافرەتان بۆتە قوتابخانەیەکی گرنگ بۆ پێگەیاندنی ئافرەتان باشە. و بەشێک لەو ئافرەتانەی کە ئێستا لە سەرکردایەتی و لە قیادی و لە پەرلەمان و لە حکوومەتە ڕۆڵیان هەیە بە تایبەتی لە ئێستادا ئەو ئافرەتانن کە ڕۆژانێک لە یەکێتی ئافرەتانی کوردستاندا کاریان کردووە ڕۆژانێک لە قوتابخانەی یەکێتی ئافرەتانی کوردستاندا بەردەوامیان بە خزمەتی کەواتە یەکێتی ئافرەتان ئیش لەسەر ئافرەتی بەسەرکردە دروستکردن دەکات یا ئافرەتی سەرکردە دروست دەکات ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو لە پێگەیاندنی ئافرەتی سەرکردەدا وە ساڵانە خولی بەردەوامی هەیە بۆ پێگەیاندنی کەواتە باشە بەڕێزدیا ئەوە لای من گرنگە وەرکشۆپ سیمینار بۆ بەرچاوڕوونی بەم ئافرەتانە ئێوە دەتانەوێت بڵێن لەم سۆنگەیەوە ئێمە دەتوانین ئەو ئافرەتانە دروستکەین و ئەم ئافرەتان بێنین نێوکایەکەوە ئێمە چەند ڕۆڵێکی هەیە تەبعاً یەکێتی ئافرەتان بۆ ئەوەی بەرچاوڕوونی زیاترت هەبێت فیلمان یەکێتی ئافرەتانی کوردستان ڕۆڵی یەکەمی ئەوەیە کە کار دەکات بۆ پرسەنەتەوەی نیشتیمانیەکان چۆن لە ڕێگەی دایکانەوە چونکە دایک ڕۆڵێکی گرنگیە لە پەروەردەکردنی منداڵدا لە ناو خێزاندا لەبەرەوەی دایک ئەو ستونەیە کە خێزانی ڕاگرت باشە و بە تایبەتی لە کۆمەڵگەی کوردیدا ئافرەتان لە نێو خێزاندا ڕۆڵێکی زۆر بەرچاویان هەیە دەتوانین بڵین ئەوان بڕیاردەری ناو خێزانن بۆ یەکێتی ئافرەتان کاری لەسەر ئافرەتان کردووە چۆن نەوەیەک پەروەردە بکەن کە ئینتیبان بۆ خاک و نیشتیمان هەبێت چۆن دڵسۆزیان بۆ خاک و نیشتیمان ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم کاری لەسەر مافەکانی ئافرەتان کردو چۆن ئافرەتان هۆشیار بکاتەوانێ بە ئەرک و مافەکانی خۆشبەختانە ئێستا کۆمەڵگا بەو شێوازەیە کە جیاوازیەکی ئەو تۆ نابینین لە نێوانی ڕەگەزی و نێرومێدا ئەو دەرفەتانەی بۆ ڕەگەزێکی نێر ڕەخساوە بۆ ڕەگەزی مێژ ڕەخساوە ئەمە چۆن کاری لەسەر کراوە ئافرەتان هۆشیار کراونەتەوە بەوەی زمینە سازی بکەن لە نێو خێزانەکانتانە جیاوازی مەکەن لە نێوانی کچەکەت و کوڕەکەت باشە ڕێگە بدە دەرفەت بۆ ئازادی ڕادەربڕین خاڵێکی ئەساسیە لە نێو ئەوە لێ نەفساوانە کارمان لەسەر کردووە و گرنگە ئافرەتان ئاشنا بن بە ئەرک و مافەکانیان بزانێت ئەرکی چییە و مافی چییە و چۆن بتوانێت نەوەکانی داهاتوو بەو شێوازە ئاراستە بکە بەو شێوازە پەروەردە بکە هەم ئینتیمان بۆ خاک و نیشتیمان هەبێ هەم بزانێت ئەرکی ئەو چییە باشە باس لە ئینتیما دەکەیت ینی لە دەستپێکدا باست لە گۆڕانکاریەکانی جیهان کرد بۆ پێشکەوتنەکانی تەکنۆلۆژیا کرد ئەمانە هەمویان کاریگەریان لەسەر گەنج هەیە لەسەر پێگەیاندنی گەنج هەیە کەواتە ئێوە دەتانەوێت لەم چوارچێوەیەشدا کە کاریگەریەکان هەیە ئەنتیما خاڵێکی ئەساسی بێت لە بوونیەتی هەر گەنجێک و تایبەتتر لە ئافرەتانی تازە پێگەشتودا بە تایبەتی یەکێتی ئافرەتان ئێستا خۆی گونجاندووە لەگەڵ ئەو تەوژمەیە بە تایبەتی تەوژمی تەکنۆلۆژیا و ژیری دەستکرد و ئەمانە لەبەرەوەی ئەم جیلە وەکو پێم وتی جیلی ژیری دەستکردە بۆیە ئەبێ یەکێتی ئافرەتانی کوردستان ئاراستەی کارکردنی خۆی بەو شێوازە گۆڕیوە کە بتوانێت بە شێوازێک کاریگەری دروست بکات کە نەوەکانی داهاتوو و ئەو نەوەی کە ئێستا هەیە بەو شێوازە پەروەردە بکات کە ئیتیبان بۆ خاک و نیشتیمانەکەیان هەبێت و ڕێز لە خاک و نیشتیمانەکەیان بکات باشە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە خۆی بە خاوەنداریەتی ئەم ئینتیما نیشتیمانیە کوردستانیە زانیوە و زۆر جاریش وەکو قسە لێرە و لەوێ بەرگوێمان دەکەوێت هاوڵاتێک کە باز لە نەتەوە نیشتیمان دەکات ڕاستەخۆڕ لە پارتی دیموکراتی دەڵێن تۆ پارتی ئەم بابەتە بە تەنها لە هەرێمی کوردستانیان نییە کاک دیلمان وڵاتانی دراوسێش بۆ سازش و بۆ مافە نەتەوەی و نیشتیمانیەکان بۆ هەر پرۆژێک بۆ هەر بابەتێکی نەتەوەی ئەنجا نێوەندگیری بێ لە نێوانی عێراق و هەرێمی کوردستاندا لە نێوانی هەرێمی کوردستان یاخود عێراق بەگشتی لەگەڵ وڵاتانی دراوسێدا ڕاستەخۆڕ و لە پارتی باشە جەنابتان ئەندامێکی سکرتاریەتی یەکێتی ئافرەتانی کوردستانە ڕۆڵی یەکێتی ئافرەتان لەم ڕوانگەیەوە چۆنە و تا چەند هەوڵیان ناوە لە ژێر سایە و سێبەری ئەو پەیڕۆ پرۆگرامی جەنابی سەرۆکدا زیاترین گرنگی بەم خاڵانە بدرێت هەڵبەتە یەکێتی ئافرەتان لەبەرەوەی لەسەر دەستی باوکی نەتەوەی و ڕۆحیمان بارزانی نەمر دامەزراوە و ئەو کاتە دنیابینی ئەو بۆ ئافرەتان جیاواز بووە لە هەر حیزبێکی تری سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو هەنگاوی ئەو ناویەتی لەو سەردەمەیە هیچ حیزبێکی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نەیتوانی و هەنگاوی لەوە نەکردووە بیری لەوەش نەکردو نەیتوانی و هەنگاوێکی وابڵێ ئەمە بۆ خۆی سەرچاوی ئیلهام بەخشیە بۆ ئێمە کە ئێمە بتوانین بەردەوام بین و نەپچراوانە و لێ نەپساوانە لە یەکێتی ئافرەتانە بەردەوام بین یەکێتی ئافرەتانی کوردستان مێژووی
خەباتی و مێژووی بەردەوامیەکەی و مێژووی خزمەتکردنی بۆ ئافرەتان و بۆ پرسەنەتەوەی و نیشتیمانیەکان لە نیو سەدە تێپەڕیوە. باشە دەتوان بڵێم کۆنترین ڕێکخراوی پرسەکانی ئافرەتانە و کە درێژترین تەمەنی هەبووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ خزمەتکردن بە ئافرەتان. بۆیە ڕێکخراوی یەکێتی ئافرەتان بۆتە قوتابخانەیەکی گرنگ بۆ پێگەیاندنی ئافرەتان و بەشێک لەو ئافرەتانەی کە ئێستا لە سەرکردایەتی و لە قیادی و لە پەرلەمان و لە حکوومەتە ڕۆڵیان هەیە بە تایبەتی لە ئێستادا ئەو ئافرەتانن کە ڕۆژانێک لە یەکێتی ئافرەتانی کوردستاندا کاریان کردووە ڕۆژانێک لە قوتابخانەی یەکێتی ئافرەتانی کوردستاندا بەردەوامیان بە خزمەتی کەواتە یەکێتی ئافرەتان ئیش لەسەر ئافرەتی بەسەرکردە دروستکردن دەکات یا ئافرەتی سەرکردە دروست دەکات ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو لە پێگەیاندنی ئافرەتی سەرکردەدا وە ساڵانە خولی بەردەوامی هەیە بۆ پێگەیاندنی کەواتە باشە بەڕێزدیا ئەوە لای من گرنگە وەرکشۆپ سیمینار بۆ بەرچاوڕوونی بەم ئافرەتانە ئێوە دەتانەوێت بڵێن لەم سۆنگەیەوە ئێمە دەتوانین ئەو ئافرەتانە دروستکەین و ئەم ئافرەتان بێنین نێوکایەکەوە ئێمە چەند ڕۆڵێکی هەیە تەبعاً یەکێتی ئافرەتان بۆ ئەوەی بەرچاوڕوونی زیاترت هەبێت فیلمان یەکێتی ئافرەتانی کوردستان ڕۆڵی یەکەمی ئەوەیە کە کار دەکات بۆ پرسەنەتەوەی نیشتیمانیەکان چۆن لە ڕێگەی دایکانەوە چونکە دایک ڕۆڵێکی گرنگیە لە پەروەردەکردنی منداڵدا لە ناو خێزاندا لەبەرەوەی دایک ئەو ستونەیە کە خێزانی ڕاگرت و بە تایبەتی لە کۆمەڵگەی کوردیدا ئافرەتان لە نێو خێزاندا ڕۆڵێکی زۆر بەرچاویان هەیە دەتوانین بڵین ئەوان بڕیاردەری ناو خێزانن بۆ یەکێتی ئافرەتان کاری لەسەر ئافرەتان کردووە چۆن نەوەیەک پەروەردە بکەن کە ئینتیبان بۆ خاک و نیشتیمان هەبێت چۆن دڵسۆزیان بۆ خاک و نیشتیمان ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم کاری لەسەر مافەکانی ئافرەتان کردو چۆن ئافرەتان هۆشیار بکاتەوانێ بە ئەرک و مافەکانی خۆشبەختانە ئێستا کۆمەڵگا بەو شێوازەیە کە جیاوازیەکی ئەو تۆ نابینین لە نێوانی ڕەگەزی و نێرومێدا ئەو دەرفەتانەی بۆ ڕەگەزێکی نێر ڕەخساوە بۆ ڕەگەزی مێژ ڕەخساوە ئەمە چۆن کاری لەسەر کراوە ئافرەتان هۆشیار کراونەتەوە بەوەی زمینە سازی بکەن لە نێو خێزانەکانتانە جیاوازی مەکەن لە نێوانی کچەکەت و کوڕەکەت باشە ڕێگە بدە دەرفەت بۆ ئازادی ڕادەربڕین خاڵێکی ئەساسیە لە نێو ئەوە لێ نفساوانە کارمان لەسەر کردووە و گرنگە ئافرەتان ئاشنا بن بە ئەرک و مافەکانیان بزانێت ئەرکی چییە و مافی چییە و چۆن بتوانێت نەوەکانی داهاتوو بەو شێوازە ئاراستە بکە بەو شێوازە پەروەردە بکە هەم ئینتیمان بۆ خاک و نیشتیمان هەبێ هەم بزانێت ئەرکی ئەو چییە باشە باس لە ئینتیما دەکەیت ینی لە دەستپێکدا باست لە گۆڕانکاریەکانی جیهان کرد بۆ پێشکەوتنەکانی تەکنۆلۆژیا کرد ئەمانە هەمویان کاریگەریان لەسەر گەنج هەیە لەسەر پێگەیاندنی گەنج هەیە کەواتە ئێوە دەتانەوێت لەم چوارچێوەیەشدا کە کاریگەریەکان هەیە ئەنتیما خاڵێکی ئەساسی بێت لە بوونیەتی هەر گەنجێک و تایبەتتر لە ئافرەتانی تازە پێگەشتودا بە تایبەتی یەکێتی ئافرەتان ئێستا خۆی گونجاندووە لەگەڵ ئەو تەوژمەیە بە تایبەتی تەوژمی تەکنۆلۆژیا و ژیری دەستکرد و ئەمانە لەبەرەوەی ئەم جیلە وەکو پێم وتی جیلی ژیری دەستکردە بۆیە ئەبێ یەکێتی ئافرەتانی کوردستان ئاراستەی کارکردنی خۆی بەو شێوازە گۆڕیوە کە بتوانێت بە شێوازێک کاریگەری دروست بکات کە نەوەکانی داهاتوو و ئەو نەوەی کە ئێستا هەیە بەو شێوازە پەروەردە بکات کە ئیتیبان بۆ خاک و نیشتیمانەکەیان هەبێت و ڕێز لە خاک و نیشتیمانەکەیان بکات. باشە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە خۆی بە خاوەنداریەتی ئەم ئینتیما نیشتیمانیە کوردستانیە زانیوە و زۆر جاریش وەکو قسە لێرە و لەوێ بەرگوێمان دەکەوێت هاوڵاتێک کە باز لە نەتەوە نیشتیمان دەکات ڕاستەخۆڕوو لە پارتی دیموکراتی دەڵێن تۆ پارتیت ئەم بابەتە بە تەنها لە هەرێمی کوردستانیان نییە کاک دیلمان وڵاتانی دراوسێش بۆ سازش و بۆ مافە نەتەوەی و نیشتیمانیەکان بۆ هەر پرۆژێک بۆ هەر بابەتێکی نەتەوەی ئەنجا نێوەندگیری بێ لە نێوانی عێراق و هەرێمی کوردستاندا لە نێوانی هەرێمی کوردستان یاخود عێراق بەگشتی لەگەڵ وڵاتانی دراوسێدا ڕاستەخۆڕوو لە پارتی دیموکراتی کوردستان دەکەن چونکە پێیان وایە پارتی دیموکراتی کوردستان زۆر گرنگی بە پرسەنەتەوەی نیشتیمانیەکان دەدا و هەر بۆ شێوازە ژوێ ناکراوە بۆی لە هەرێمی کوردستانیشدا کاتێک باسی پرسینەتەوەی نیشتیمانی دەکەی ڕاستەخۆ پێتەڵەن تۆ پارتیت ڕاستەخۆ ڕوو لە پارتی دیموکراتی کوردستان دەکەن. باشە لە ئێستادا خانمان و ئافرەتانی سلێمانی زۆر چاویان لە یەکێتی ئافرەتان و پارتی دیموکراتی کوردستانە ئێوە دەتانەوێت وەکو پارتی بۆ ئایندە چی بکەن بۆ ئەو خانمانەی کە لە سلێمانیدا هەن کە بۆ خۆتان دەزانن خانمانی سلێمانی خانمانێکن هەمیشە هەوڵیان ناوە لە کای ڕۆشنبیری و با بڵێن سەقافی و کرانەوەی
جیهانبینیدا بەشداریان هەبێت ئێوە دەتانەوێت خانمانی سلێمانی بەجێ نەمێنن لەوە و فرسەتیان پێ بدەن و بەشدارن لەگەڵتانە هەر سنوورێکی جوگرافیایی لە هەرێمی کوردستاندا جۆرێک لە کللتور و پەروەردەی تایبەت بە کورد بەگشتی کللتورێکی تایبەت بە خۆی هەیە تایبەتمەندیەکی خۆی هەیە بەڵام شار و شارۆچکە گرنگە یەکێتی ئافرەتان خۆی لەگەڵم کللتوریا بگونجێنێت کە هەمیشە خۆی لەگەڵ کللتور و ئاینی کووردا گونجاندووە هەمیشە ئەمەی کردووە و چۆن تۆ ئێمە توانیمانەوە پێکێتی ئافرەتانی کوردستان باڵانسێکی تریش ڕابگرین چۆن خۆمان لەگەڵ کللتور و شێوازی ژیانی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا بگونجێنین لە بە حکمی هەڵکەوتەی جوگرافیاکەی شاری سلێمانی و ئەو کللتوری کە لە شاری سلێمانی هەبووە ئەو شێوازی پەروەردەی لە شاری سلێمانی هەبووە جیاوازترە لەگەڵ ناوچەیەکی تری هەرێمی کوردستاندا ئێمە وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان زیاتر چاومان لە ئافرەتانی شاری سلێمانی و کە من بۆ خۆشم یەکێکم لە ئەو ئافرەتانی کە ساڵانێک لە شاری سلێمانیدا خزمەتی ئافرەتانی ئەم شارم کردو و خۆم وەفاداری دەبێ هەبێ ئەم شارم و مناڵی ئەم شارم بۆیە زیاتر چاومان لە ئافرەتانی شاری سلێمانیە چونکە ئەوان دەتوانن هەڵبەتە ئافرەتان بەگشتی دەتوان کاریگەری دروست بکەن بەڵام ئافرەتانی سلێمانی بە حکمی هەڵکەوتەی جوگرافیاکەی دەتوان کاریگەریکی زیاتر دروست بکەن بە تایبەتی لەم سنوورە من بەس باسی ئەم سنووراکەم دەتوان کاریگەری زیاتر دروست بکەن بۆیە ئێمە وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان چۆن کارمان بۆ کرد و ئەوانە و کاریگەریە دروست بکەن کەواتە باشە ژینگەی خانمی سلێمانی ژینگەیەکی لەبارە ژینگەیەکی لەبارە بۆ ئەوەی کە سلێمانی بۆ خۆی ژینگەیەکی لەبارە بۆی کە ئافرەت زیاتر هەوڵ بدات خۆی بەرەو و ئازادی ڕادەربڕینیش لەم شارەدا ناڵێن شارەکانی کە کەمە بەڵام وەکو جەنابتان گوتان شار بۆ شار جیاوازە وانیا سلێمانی ئەو جیاوازی زیاتر دەتوانن زیاتر بێنە پێشەوان بۆیە ئەم هاتنە پێشەوەیە لە ڕێگەی یەکێتی ئافرەتانەوە زمینە سازیەکی زۆر لەبارترە بۆ باشە فرسەتێکی باشتر بە ئێوە دەدات کە ئەمە فرسەتێکی باشتری بە ئێمەداوە یەکێتی ئافرەتان و پارتی دموکراتی کوردستانیش زمینە سازیەکی لەبارتری دروست کردووە بۆ ئافرەتانی ئەم شارە و دەرگاکەی واڵا کردو بۆ ئەوی پێڵێت تۆ فەرموتوانەکانی خۆت بخەرە کار منیش دەستی تۆگرم هاوکاری تۆ بم هاوپشتیوانی تۆ بم و پێم وایە لە ڕابردوشدا ئەگەر سێرێکی ئەو مێژوەی یەکێتی ئافرەتان بکەین لە سلێمانی بەبێ جیاوازی کاری کردو بۆ پرسەکانی ئافرەتان و خزمەتی ئافرەتی ئەم شارەی کردو خانمانێکی دیکەشمان هەیە ئەمە باسمان بەس ڕۆشنبیرەکان کرد خانمانێکی دەستڕەنگینیشمان هەیە پارتی تا چەند هەوڵیاوە ئەو خانمە دەستڕەنگینانەی کە لە ماڵەکانی خۆیاندا کار دەکەن و ئەو توانایی کە هەیەیانە دەیانکەنەوە بە داهاتێک بە توانایەک بە دەستڕەنگینیەکی خۆیان تا چەند ئەوانە پەراوێز نەخراون لەلایەن یەکێتی ئافرەتانەوە یەکێتی ئافرەتانی کوردستان ماڵی هێلینی هەیە ماڵی هێلین بۆ ئافرەتە دەستڕەنگینەکان و خاوەن بەرهەمەکان ماڵی هێلین هەفتە بازاری هەیە بە بەردەوامی لە شارە جیاجیەکاندا و چاوەڕێن لە دوای بانگەشەی هەڵبژاردن پرۆژەکەمان بێنینە شاری سلێمانیش لە بەروی پرۆژەکەمان هێشتا نەیەناوەتە شاری هەی بۆ لە سلێمانی وەکو ناوەندی سلێمانی هەی بووە بەڵام لە بەروی ماڵی هێلین سەر بە یەکێتی ئافرەتانی کوردستان لە هەموو شار و شارۆچکەکاندا هەفتە بازاری هەیە و ئەو ئافرەتانی کە خاوەن بەرهەم و خاوەن دەستڕەنگینین دەتوان لە هەفتە بازاری یەکێتی ئافرەتانی کوردستاندا بەرهەمەکانیان ساخت بکەنەوانێ ئەمەش دەرفەتێکی باشە بەڵێ و لەگەڵ ئەوەشدا یەکێتی ئافرەتانی کوردستان کۆنفرانس و توێژینەوەی زۆر باشی کردووە لە بواری ئابووریدا بۆ ئافرەتان چۆن زمینە سازیەکی باشتر بکەین بۆی کە ئافرەتان ببنە خاوەن ئابووری سەر بەخۆی خۆی و ئەو کۆنفرانسانش هەرچەند ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان ئەگەر باس بکەم کۆنفرانسێک کرا لەناو ئەو کۆنفرانسەدا بەشێک تایبەت کرابوو بە ئابووری سەربەخۆی ئافرەتان و ئەمە جارێکی تر کرایە ئەنجامگیری و پێشکەشی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان کرا و یەکێک لە کارنامەکانی پارتی دموکراتی کوردستان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئەم جارە یەکێکە لەو خاڵانەی کە لەو کۆنفرانسەدا بڕیار لەسەر ئەوە درا کە پێویستە کار بۆ ئەو بکرێت و زمینە سازیەکی لەبارتر بۆ ئەو بکرێت کە پرۆژە بۆ ئافرەتان هەبێت کە بتوانن یاخود قەرزی بچووک هەبێت بۆ ئافرەتان هاوکاری بکرێن بۆی ئەوانیش ببنە خاوەن بزنسی تایبەتی خۆیان و ببنە خاوەن ئابووری سەر باشە بەڕێز لیا ینی من زۆر جار باز لە ڕاگەیاندن دەکەم ڕۆڵی ئافرەت لە ڕاگەیاندندا لە میدیادا ئەمە خاڵێکە کە لە ئێستادا کاریگەری زۆر هەیە و ئافرەتی زۆر حەز دەکات لە کایە میدیاییەکاندا کار بکات جا من شتێک بۆ بیسەر و بینەرەکە باسکەم کە سەردەمەکان ئێستا گۆڕاون لە سەرای 2000ەکانەوە ئێمە کە دەستمان بە کاری میدیایی کرد هەندێک ئافرەتمان لەگەڵا بوو
شەوانە سەوتەکەیان ینی ڕۆژان سەوتەکەیان تەجی لەکراو شەوانە لێدرایەوە ڕۆژێکیان لە لای ماڵی باوکی کچەکەەوە ئەمەم بۆ هاتەوە کە وتیان کچەکەمان ئێمە پێمان باش نی شەوانە سەوتەکەی دابەزێت لەبەرەوە کۆمەلگە ڕێنایە باشە مەبەستم لە بیرتەسکی و گۆڕانکاریەکانی ئەو سەردەمە و ئێستا بوو باشە ئەو سەردەمە قبول نەگرا بەڵام لە ئێستادا زیاترین ئافرەت بەشدار دەبن لە ڕاگەیاندەکانداوە هاوشێوی جەنابتان دێن شەنوکەی بابەتە سیاسەکان و کایە سیاسەکان دەکەن ئەمیش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە وەکو میدیا با بڵێن تا چەند هەوڵمانداوە ئافرەت بکەینە ڕێنیشاندەرێک بۆ ئەوەی کە ئافرەتێکی بەتوانە و قسەزان و ناتەقمان بۆ دەرچێت خاڵک زۆر گرنگە کە ئێمە زۆر کات دووپاتیەکەینەوەن هەڵبەتە من بۆ خۆشم بە هەر بیکەم بە ڕۆڵی میدیا لەسەر ئافرەت هەڵبەتە من بۆ خۆشم یەکێکم لەو ئافرەتانەی کە بەرپرسی دەستگایەکی میدیایین باشە ئەو دەستگای ئێمە کۆمەڵک خانم بەڕێوەیە پرسیارەکەم فرسەتەکە باشتر کۆمەڵک خانم بەڕێوەیە بات هەر لە کارە تەکنیکیەکان لە کاری وێنەگرتن لە ئامادەکردنی راپۆرتەکان هەمووی خانم بەڕێوەی ئەمە پێمانەڵێت کە ئافرەتان هاتنە پێشەوەیەکی زۆر باشیان هەیە لە بواری ڕاگەیاندن ئەگەر وەکو ئەوەی کە ببینین لە ڕاگەاندنە ئافرەتان چۆن بۆ ئازادیە قساکەن یاخود چۆن هزر و بیر و فکریان ئەوەی لە هزر و بیر و فکریانە لە ڕاگەیاندندا باسی ئەەکەن وەڕۆیان هەیە و دەری ئەبرن ئەم زەمینە سازیە چۆن دروست بوو ئەم زەمینە سازیە وا دروست بۆ کاری زۆری لەسەر کراوە بە تایبەتی کات دیلمان لە دوای ساڵی 2005ەوە دەتوانم بڵێن جارێکتر پارتی پشتی شێری بەرکەوت بوو بەرکەوتووە لە ئەو هەموارکردنەوەی ئەو پرۆژە یاسایانی کە لە پەرلەمان هەبووە و هەندێک کات ڕژنووسی یاساشی جارێکی تر نووسیۆتە و پێشکەشی پەرلەمانی کردو کراوە بە یاسا و بۆ خزمەتکردن بە ئافرەتان ئەنجا چۆن ئێمە بۆ خۆتەزانی یاسای ڕۆژنامە نووسانمان هەیە ئەم سندیکای ڕۆژنامە نووسانمان هەیە و یاسایەکیشمانەی خزمەت بە ڕۆژنامە نووسانەکە و لەو یاسایەدا بە چەند بڕگەیەک داکۆکی لە مافەکانی لە مافی ڕۆژنامە نووسی ئافرەتەکات ینی دەتوانین بڵین ئەمە ئەو خاڵە بەهێزەیە کە بۆتە ئەوەی کە زۆر سەپۆرتی ئافرەتان بکە زۆر پشتگیری ئافرەتان بکە لە بواری ڕاگەیاندندا یاخود زمینە سازیەکی تر ئێمە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان و خێزانمان هەیە ئەم یاسای خزمەتێکی زۆری هەم بە ئافرەت کردو هەم بە خێزانی کورد کردووە چۆن کاتێک ئافرەت لە ناو ئەم یاسایەدا ئێستا هۆبەیەک کراوەتەوانێ و لەم یاسایەدا بە یاسا ڕێک خراوە هەر کەسێک تەشهیری میدیایی پێ بکرێت یاخود توندوتیژی میدیایی بەرامبەر بکرێت یاسا سزای ئەیات باش واتە بە یاسا ئەمە ڕێکخراوە ئەم ڕێکخستنی یاسایە ئەم داکۆکیکردنە لە مافی منی ئافرەت وای کە دو زەمینە سازیەکی لەبار هەبێ بۆ من چونکە ئافرەتان زۆر کار لەسەر ئەواکەن کە چۆن توانەکانی خۆیان بەرنە پێشەوە لە ڕێگەی هزریانەوە ئەمە وای کردووە و ئەو سەپۆرتکردنەش لە ڕووی یاساییەوە ئەم پشگیریکردنەش لە ڕووی یاساییەوانەیە وای کردو کە ئەوان دەتوانن ئازادانەتر لە بواری ڕۆژنامەگەری و لە بواری میدیاییدا کار بکەن باشە دیجیتال میدیا و سۆشیال میدیا و ئەو با بڵێن بەشانەی دیکە کە هەیە ئەویش کاریگەری لەسەر پێگەیاندنی ئافرەت دروست ناکات چونکە ئێستا لەوانەیە ئافرەتێک لە ماڵەکەی خۆیدا دەرفەتەوەی پێ نەدرابێت لە میدیادا کارکات بەڵام لە ڕێی نەسان بڵێم لە ڕێی لایڤی تیکتۆکەکەیەوە دەتوانێت خۆی باتە ناو جەماوەرەکەی ئەو سوۆشیال میدیایە بۆ خۆی ئێستا بۆتە کەناڵێکی ڕاگەاندن بۆ هەر یەکێکمان پێگەیاندنیشی و پێگەیاندنیشی بۆ هەر یەکێکمان باشە و دەتوانین بڵین ئەوە وای کە دۆ بۆتە سەکۆیەک بۆ ئەوەی کە تۆ بیر و ڕاکانت لەوێ دەربڕیت یاخود گفتوگوی لەسەر یاخود بیگەێنیت ئەمە خاڵێکی ئیجابیە بەڵام لەگەڵ یا خاڵێکی سلبیشی بۆ ئێمە هێناوە هەندێک کات هەندێک پەیام هەیە لە ڕێگەی سۆشیال میدیاوە دەگەێنرێتە تاکەکانی ئەم کۆمەلگایە بە تایبەتی ئەگەێنێتە جیلی نوێ بە تایبەتی و جیلی کە تەمەنیان لە خوار 20 ساڵەوە یاخود لە خوار 18 ساڵەوەی ئەمە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ئەوان هەیە بۆ شیرازی کۆمەڵایەتی دەشێوێنێت ئەتوانین بڵێن ئێستا میدیا لە سەدا 60 پەروەردەی منداڵەکانی ئێمە میدیایکە باشە لە سەدا چلی بۆ دایک و باوکان ماوەتەوە لەبەرەوەی شاشەیە کە بە بەردەوام ئەجوڵێت شاشەیەکی خێرا بە بەردەوام ئەو ئەبینێت ئەمە لە کۆنتڕۆڵی حکوومەتیشدا نیە ئەمە لە کۆنتڕۆڵی حکوومەتیشدا نیە ئەنجا بەڵام خاڵێکەیە کە زۆر ئیجابیە بۆ ئێمە کە ئێماڵین ئەڵێن ئەم بابەتە لە کۆنتڕۆلی حکوومەتانیە بەڵام خاڵێکی ئیجابی هەیە لێرە باشە یاسایەک هەیە سزای ئەو کەسانایەت کە بە خراپی ئامێرەکانی پەیوەندی و میدیا و سۆشیال میدیا بەکارهێنن
و بینیشمان لە ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان سزای کۆمەڵێک کەسیە کە بە خراپی سوشیال میدیان بەکارەهێنا و هەوڵیان دەدا کللتوری خراپ بهێننەوە ئافرەتیشی تیا بەڵێ ئافرەتیشی تیا بوو واتە بەبێ جیاوازی سزای تاکانی کۆمەلگات هەر کەسێک بیەوێت کاریگەری لەسەر نەوەیەک دروست بکات و بیەوێ بە شێوازێک ئاڕاستی بکات کە شیرازەی کۆمەلگا و ناو خێزانەکان تێک بدات ئەو یاسای سزایات وە جێگەی دەستخۆشیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەو شێوازە سزای ئەو کەسانەی یاوە وە کردوویەتە نمونەیەک بۆ ئەوەی کە منێک کە سوشال میدیا بەکارێنم یاخود میدیا بەکارێنم لە ماڵەکەی خۆما حەزەر لەوە بکەم کە یاسایەک هەیە سزای منەیە بۆی پێویستە بە شێوازێکی دروست بەکار باشە ئەمەی کە ئێمە باسی دەکەن هەر هەمووی لە کوردستانێکی ئازاد و پێشکەوتوودا هەیە کە سەرکردایەتی و ڕێنیشاندەر و ڕێبەرەکەی جەنابی سەرۆک مەسعود بارزانیە ئەمە بە هەمووی بەدەستکەوتی پارتی دیموکراتی کوردستان دەشکێتەوە و هاوڵاتیان و چین و توێژەکانیش هیوا و ئومێدی زیاتریان بە پارتی هەیە دەکرێت بڵین پارتی دەیەوێت تاکێکی کورد لە هەرێمی کوردستاندا لەگەڵ تاکێکی بیانیدا کەم نەبێت ئەو پێشکەوتانەی کە هەیە لە بەردەستیدا بەکاری بێنێت و ئەو توانایی هەیەی بتوانێت بەکاری بێنێتەوە خزمەتی کوردستانی پێ بکات. کاکدیرمان ئەو زمینە سازی کە ئەو ئازادی کە لە هەرێمی کوردستاندا هەیە تەسەور ناکەم لە شوێنێکی تردا هەبێ بە تایبەتی لە ناوچەکانی تری عراقدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا ئەگەر هەر سەیری سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بکەیت کاتێک کە کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەبێت بەبێ جیاوازی میدیا ئۆپۆزیسیۆنەکانیش بانگەکات لە کاتێکدا ئێمە ئەزانین لە فەڕەنسا سەرۆکوەزیرانی فەڕەنسا یاخود حزبێکی سیاسی لە فەڕەنسا کە ئێمە بە دیموکراسیترین وڵاتی ئەزانین بە ئازادترین وڵاتی ئەزانین ئەوان ڕێگە بە هەندێک میدیا نادەن بەشداری کۆنگرەی ڕۆژنامەوانەکانیان بکە واتە ئەوەی لە هەرێمی کوردستاندا هەیە ئەو ئازادی بە تایبەتی لە ڕووی میدیایی و ڕۆژنامەوانیەوە هەیە لە هیچ وڵاتێک نییە چونکە ئەمە جۆرێکە لە ئازادی بن کۆنگرەی ڕۆژنامەوانی بکەم حزبێکی سیاسی بە میدیایەک بێت لە دژی حزبەکەی من و لە دژی حکوومەتەکەی من قسە بکات و بە ئارەزوی خۆی پرسیار بکات ئەمە جۆرێک نییە لە ئازادی ئەمە چییە؟ باشە بۆیە ئێمە مەفروض و پێویستە پێزانینمان هەبێت بۆ ئەو ئازادی کە لە سایەی سەری حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ ئێمە ڕەخساوە ئەو زمینە سازی ئازادی کە بۆ ئێمە ڕەخساوە باشە پارتی لەسەر ئەو خاڵە زۆر کار دەکات یعنی ئێمە دەکرێت بڵێن زۆری دەستکەوتەکانی دەستکەوتن و سەرکەوتن و ئاوەدانی و خۆشگوزەرانی بە سەرکەوتنی پارتی با بڵێن بیشکێنینەوە یعنی حزبولایەنەکانی دیکە هەندێکیان ئەگەر دەسەڵاتیان لەدەسا بواە هەرگیز ئەم ژینگیان بۆ هەرێمی کوردستان فراهەم نەدەکرد خاڵێکی دیکە زۆر لە بەرنامەکاندا قسەی لەسەر دەکەم ئاوەدانی خۆشگوزەرانی کارەبای 24 کاتژمێر ئەو خۆشگوزەرانی وەکو گوتمان جەنابەت بەشێک لە هەولێرە من دڵنیان بەراوردکاری دەکەیت کە خۆت کچی سلێمانیت یعنی بەراوردکاری دەکەی نا سلێمانی من پراوێز خراوە بەڵام هەولێر خاڵانەی کاکدیرمان من زۆر بەراورد یەکەم لە ڕووی شقامەکانەوە زۆر هەندێک بێتاقەتی و هەندێک گەشتبینیشت دەداتێ لە بەروی من بۆ خۆم شۆفێریەکەم لە سلێمانیەوە طبعاً کە لە ناو شارەوە دەرەچی بۆ دەرەوەی شار و بەرەو هەولێر من هەفتەیەکە 2-3 جار بۆ ڕێگای هاتشۆکەم چونکە بە بەردەوامی هاتشۆکەم هەز بە جیاوازیەکەکەم لە شقامەکانە ئەنجا لە پرۆژەک ئەگەر بینە سەر پرۆژەکانی تریش لە شقامەکانە بە نمونە ئەوە کردبوومە ڤیددیۆیەکیش و کە پێم خۆشەوە ئەمە دەرفەتێکە باسی ئەوە بکەم کاتێکە لە دێگەڵە دەرەچیت بەرە و ناو هەولێر پێشەوەی داخڵی هەولێر بیت شوێنێکی پێڵێن دڵۆپا دەربەندی گۆمەسپانیشی پێڵێن لەوێ ئۆتۆبانێکی زۆر جوان دروست کراوە کاتێککە دەستیان کرد بۆ ئۆتۆبانە من پێم وا بوو چونکە هەر لەم سنوورە ژیابوون و پرۆژەکان کاتی ولادانی کاتیەمان ولادانی شەم ساڵی چکە پێمان وا بوو لە مێشکی منە ئەوە چەسپا بوو من 2 ساڵە بێ ڕوون کردۆتە شاری هەولێر پێم وا بوو لێرە شەر بە هەمان شێوەیە نەم ئەزانی لەوێ ئیشەکان بۆ خێرایی ئاڕوە کە پرۆژەکەم بینی وتم خۆزگە کاتێک دروست بکرای کە من هاتوومەتە هەولێر کاتێک ئەم جادێت تەواوە بێ من ئەرکەکەم لێرە تەواو بێت و ئەڕۆمە و شاری سلێمانی عنی گەشتبین نەبووم سەرەتا بەڵام 1-2 جار هاتو شۆم کرد لە جاری کۆتاییە یعنی 2 مانگ ئەبێت یعنی لە مودەی ئەم 2 مانگەیە ئەم پرۆژەیە دەستی پێ کردووە یعنی لەم 2 مانگ پێش ئێستا وتم خۆزگەوا بووە بەڵام لە ئاخر جارەکە ڕۆشتمەوە لە شەوێک بوو لە هەفتەکەی پێشووە بوو کە گەڕامەوە بۆ شەقامەیان ڕۆشتم شەقامێکی بێکێشە سەرەتا من کە لەو شەقامە دەرەچووم پێم وا بوو ئەوە ڕێگەی مەرگە
هیچ کاتێکیش پێم وانە بۆ من بە سەلامەتی ئەڕۆمەوە بۆ ناو ماڵ و مناڵم بەڵام ئەم جارێکە ئەوەم بینی ینی واز لەوە بێنە کە من جارێکی تر پێتەڵێم و کازرێکی وەکو هاوڵاتیەک وەکو ئافرەتێک کە خۆم شۆفێریم کردووە لە دڵی خۆماوتم سوپاست دەکەم سەرۆکی حکوومەت بۆ ئەم پرۆژە گرنگێک کە هەم من هەم خێزانەکەمت لەو دڵە ڕاوکەیە ڕزگار کرد کە من بۆ شەقامەیە هاتوشۆمە کرد چاوەڕێ نەبووم بە سەلامەتی بگەمە ماڵەوە یاخود بە سەلامەتی بگەمە شوێنی ئیشەکەم بۆیە لە دڵی خۆماوە کە ماڵەوەشم لەگەڵا بوو هەزار جار و تومانە دەستخۆشیت لە یەکین سەرۆکی حکوومەت و من ڤیددیۆشم کرده بوو دام نابوو وەکو هاوڵاتیەک ئەمە گرنگە ئیشی باش باز بکرێت و دەستخۆشی لێ بکرێت هەزار جار لە دڵی خۆماوتومە سوپاس بۆ ئەوەی ئەم شقامە تەواو کرد و منت لەو قەلەقی ئێمە لە دڵ هاتوونەتە دەرەوە بە واقعی دەڵێن سپاس بەڵێ دەکرێت سپاسی ئەمە شتێکی بچووکە کاک دیلمان کاتێک تۆ بەجاری من بە 120 متری و بە 150 متری ئاڕۆم کاتێ ئێمە دەرەوە لە هەولێر و ئەچمە ناو هەولێرەوە شقامێکی بێکێشە بێسەریەشە و بە خێراییەکی باش ئەڕۆی و ینی ماڵی من دەتوان بڵم لە قەراق شارە بەڵام بە 5 دقای ڕۆمە سنتەری شار بۆ ئیشەکەم هەموو ئەمانە ئەو پرۆژە گرنگانە کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی باش ئەی بۆچی ئەم پرۆژانە لە سلێمانی نەکراوە ئەم پرۆژانە هەمووی چونکە بەبێ جیاوازی پرۆژە بۆ شارەکانی هەرێمی کوردستان دەرەچێت و هەردوو کشمان و سوپاس بۆخوا تاکی ئێستا دانیشتوانی شارەکان بە تایبەتی لەو ئاستی هۆشیاریەکان لەو ئاستەدا کە لەمە تێگەن ئەزانن کە چۆنە بابەتەکە ناتوانانی خۆ بکەیتە چاوی دانیشتوان باشە ئەبیینم پرۆژانە بۆ شارەکانی تریش دەرەچێت بەس بۆچی لە سلێمانیا کاتێک بودجە بۆ پرۆژەیە هاتووە بۆ شەقامی 100 متری هاتووە بۆچی تا ئێستا جێبەجێ نەکراوە بۆچی ئەو بودجەی کە چەندین جار سەرف کراوە بۆ شەقامی نێوان دەڤەری ڕاپەڕین و قەزای دوکان بۆ تا ئێستا ئەو پرۆژەیە تەواو نەبووە کە 18 ساڵە ئەو پرۆژەی ئاوا ماوە لیاخان ئەم بابەتە وەک لای خۆمان دەڵێن کوردەواری ئەم هەویرە ئەو زۆرە کێشەوایە ئەم بابەتە زۆری دەوێت و دەکرێت بەرنامەیەکی تایبەتیش هەبێت قسە لەسەر ئەم بابەتانە بکەین قسەکە لەسەر ئەوەیە 275 لیستی پارتی دیموکراتی کوردستانە ئەو لیستەیە کە ئومێد و هیوای بۆ تاک بە تاکی هاوڵاتیان و چین و توێژەکان دروست کردووە و لە هەر ڕوانگەیەکەوە ئێمە باز لە ئەم لیستە بکەین ئەم پارتە بکەین خزمەتی کردووە بێگومان بە شانازیەوە لە ئێستادا ئێوە دەڵێن ئێمە پارتین و پارتیش ئەو پارتەیە کە خزمەت بە تەواوی هاوڵاتیانی کوردستان دەکات سپاس لیا سەیفەدین وەکو دامی سکرتایەتی یەکێتی ئافرەتانی کوردستان کە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوەش سپاس بۆ جەنابتان بیسەر و بینەر سپاس بۆ ئێوەش ئێمە قسە لەسەر لیستە مەزنەکەی پارتی دیموکراتی کوردستان دەکەین قسە لەسەر دەستکەوتەکانی پارتی دیموکراتی کوردستان دەکەین قسە لەسەر مێژوو ئەمڕۆ ئایندە دەکەین بۆ ئەوەی ئایندەیەکی باش و گەشاوەتان هەبێت دەنگ بە لیستی 275 پارتی بدەن بۆی کوردستان گەشتر بێت فیلمان خەسرە و تاو کات لەگەڵتان بووم فاتان لەگەڵ